دايبوش دابوشي وكاكا بس احمد وانا امتي عفوا انتو لەگەڵ کوڕە مەسئولە شێشێتی لایڤەکانی تیکتۆک سنووردار دەکرێن و بەڵێن نامە بە تیکتۆکچیەکان پڕ دەکرێتەوە. تبي قطعة غرامي دیمەنی لایڤی شەوانەی تیکتۆکچیەکانە کە شەوانە هەزاران کەس لە لایڤی ڕاستەوخۆ سەیریان دەکات بەشێک لەوانەش لە لایڤەکانیان قسەی نەشیاو دەکەن شیرازەی کۆمەڵگە تێک دەدەن و کاریگەری گەورەیان لەسەر گەنجان هەیە. أما جواد كوري جواد دي مرة تيك أبو بس مكة دنيا برنامج ئاسایشی هەولێر لە نوێترین بڕیاری داڕایگەیان کە لایڤی تیکتۆک سنووردار دەکات و بەڵێن نامە بەو کەسانە پڕ دەکاتەوە کە لایڤی تیکتۆک دەکەنەوە بۆ ئەوەی چیتر کۆمەڵگا بە ڕاستەیەکی خراپ هەنگاو نەنێت و ئەگەر هەر سکاڵایەکیش تۆمار بکرێت ڕاستەوخۆ تیکتۆکچیەکە دەستگیر دەکرێت. پایتەخت میدیا لەسەر ئەم بابەتە قسەی لەگەڵ مەسعود مەساری یەکێک لەو کەسانەی کە شەوانە لایڤی تیکتۆک دەکاتەوە کرد و گوتی دەستخۆشی لە ئاسایشی یاریمی کوردستان دەکەم کۆمەڵگای کوردی زۆر لەوەی گەورەترە لە تیکتۆکی بە سوکایانی باسی بکرێت. ئەمن تیکتۆکی لۆ خێرکردنی بەکاردێنم سەپۆرتکردنی کورد بە کورد بە جیان ناسادن نزیکەی 180 خێزان زیاتریش لە $5 ملیۆن. بە ڤیدیۆیەکی جوان ئەیکەم دوایی و پۆست یەکەم وەجباکو فاخیر هەریری هونەرمەندی ملی کوردستان یەکێکی دیکەیە لەو کەسانەی لایڤی تیکتۆک دەکاتەوە لەسەر ئەم بڕیارە بە پایتەخت میدیای گوت. دەستخۆشیان لێ دەکەم هەتا سەر ئێسقانیش مەمنونیانین کە ئەو شتەی سنووردارکەن لە بۆی هەر کەسێک هەردەستی لایڤەکی دەکاتەوە بە کەیفی خۆی تەشیر بەوی دەکا و لایڤەک دەکاتەوە ڕسمیشی دیار نییە بەڵام وەڵڵا ئاسایش دەتوانین ناو ماڵێ دەریبینی. شەوانە تیکتۆک دەبێتە شوێنی لایڤ و تەحەدی لە نێویدا جنێودان سوتایەتیکردن لێدان لەکەدارکردن و تەلاقدان و چەندین بابەتی دیکە ڕوودەدات لە کاتێک هیچ سانسۆر و فیلتەرێک نییە لەسەر ئەو کردار و ڕەفتارە.